و ئەو مەجموعەش بە کورتی و بە کوردی برام مەجموعە قاچاقچیەکەن، مەجموعە مافیان، هێلکەی قاچاق بە شەوانە 100 ڕێلە بە قاچاق لە بە حدودی باشماخ داخل دەکەن. چکە حدود لە دەست خۆیانە بە قاچاق تەبیعیەوە. حەز دەکەی ئێستا ڤیدیۆت لە بۆ دنێرم کە عەلی بڵاوی کردیتەوە، عەلی حەمە ساڵح، و چەند راپۆرت و مەلەفیان هەیە لەسەر. ئەو ڕێ نەکرێتەوە هەر ئەوها دابخرێ لە مەسلحەتی وانە هەموو شەوێ 100 ڕێ لە داخل دەکەن و 100 دەفتەری خۆیان لە باخەڵی دەنێنی بەبێ منەتی. تێگەشتی لە برای خۆت جاگە ئەوە بگاتە ئەو برادەرە مەسەلەن بەڕاستی خالەتێک بکا بە کاگومێت بڵێ کاکە ئومێت کەمیەکە کەمە تەسیر لە بازار ناکایی. تەبیعی هێلکەوەکو پێم گوتی مەمنوع بووە، بەڵام ئێستا ئەوە وەزیری زراعە موافقەی کردێ لەسەر داوای محافزی سلێمانی کە پێویستێکە لە سلێمانی شوێنی ئینتاجی هێلکە زۆر کەمە لە کوردستان بەعام اکتیفامان نییە لە بۆ داخلی بەمەعدەلیش لە بازاڕی هێلکەی قاچاق و هێلکەی ئیرانی هەیە کە حدودی ئەو لای بەدەست کۆمەڵێک برادرن ئەوانەیە و حزبی ئەو لای بە قاچاق داخلی دەکەن، بۆیە بە هەموو شێوەیەک محاولە دەکەن ڕێی ڕسمی نەکرێتەوە. و بەو قەراری کە دەڵێ لەبەر بەغدا با بڵین مەنعە، ئەو کتابی کە هێلکەی پێمەنعکرایە لە بەغدا ماسیشی پێمەنعکرایە، ئێستا کتابەکانی ماسیت لە بۆ دەنێرم، هیچ مشکلەی نییە، داخلیشیان کردێ و داخلیش دەکەن لە یازالیش. بەس لە بۆ هێلکەکەی ئەو مۆزوعیان دروست کردیە بە حساب هەندێک خەڵک هەیە لە داخلی کە جێی با بڵین ئینتاجی هێلکەی خواردنی هەیە لەبەر مەسلحەتی حیمای منتوجی محەلی. بەس حیمایەکە چیە؟ تەکمیلەی ناکە، یعنی بازار تەکمیل پێویستی بازار تەکمیلە ناکە. ئەنجا ئەوەش بۆ وەختێکی کاتیە، یعنی ئەگەر ئەو ڕێگە پێدانە بۆ 200,000 کارتۆنە شتەکە مەوجودە. بەس وەکو پێم گوتی ئیلا ئەگەر یعنی یەکێک پێی نەڵێ کە تەسیری لەسەر هەبێ لە سەر دکتۆر ئومێت شتەکە تقریبا ناوە بە ئەوەی ڕایگرتووە بە تاقیدی. و لە پەرلەمانی عێراقیش کاک نەهرۆ هەیە، ئەویش ئەندام پەرلەمانی خۆمانە.